ئێرە کەمپی کەورگۆسکە ئەم شارۆچکەیە لە سەرەتای هێرش و دەستدرێژەکانی داعش بۆ سەر کوردستان و ئاوارەبوونی کوردانی ڕۆژاوا باهۆی شەڕ و ناکۆچیەکانی ناوچەکە لەم شوێنە کەمپێک بە ناوی کەمپی کەورگۆس کرایەوە. سەربازی ون لە وەڵقەیە باس لە چیرۆکی چەند مامۆستایەکی خۆبەخشی هەولێر و ڕۆژاوای کوردستان دەکات. ماوەی 8 ساڵە لێرکانە لەو کەمپەی وەکو مامۆستا دەست بەکار بوومە و خزمەت لێرکانە دەکەم. سەربازی ون بە چیرۆکیەکێک لە کۆنترین مامۆستا خۆبەخشەکان دەست پێ دەکات، ئەویش مامۆستا ڕەوەندە. هەتا ئێستاکە هەدەفمان ئەوە بووە کە لێرکانە لەو کەمپەی بتوانین سوودێک بەو منداڵانە بگەینین کە لە ئاوارەیی و ماڵ و حاڵ و جێگا و ڕێگەی خۆیان بەدیهێشتیە ئاوارە بوونە بۆ لێرکانە. ئێمەش وەکو هەستکردنێک بە بەرپرسیارەتی لە خزمەتیان داین بۆ ئەوەی خزمەتیان بکەین، هەست بە پەنابەری نەکەن، هەست بەوە نەکەن کە لە جێیەکی غەریبن. هەروەک جەنابی سەرۆک ئاماژەی پێکرد ئەوان لە ماڵی خۆیانن، میوانن لە لای ئێمە، پەنابەر نینە. لەسەر ئەو بنەمایەوە ئێمەش هەموو توانایەکمان دەخەینە گەڕ بۆ پێشخستنی قوتابخانە و بۆ بەرەو پێشبردنی ئاستی زانستی و گەشتکردنی دوار ڕۆژێکی باشتر بۆ قوتابیان. ئەو مامۆستا و ڕاهێنەرانە لە ناو کەمپی کەورگۆس کوانەی جیاواز با پەرەپێدان و فێرکردنی منداڵان دەڵێنەوە، دایانەوێت نەوەیەکی زانستخواز و هۆشیار و نیشتیمان پەروەر پێ بکێن. هەموو ئەو زانست و زانیارانە لەلایەن ئەو خۆبەخشانە فێر دەکرێن. ماوەی 7 ساڵە پێدابڕان لە سەردەمی هەڕەشەکانی داعش و قەیرانی دارایی و شەپۆلی کۆرۆنا لە کار و خزمەتەکەیان نەوەستان و بەردەوام بوون. سەرەتا لەگەر هاتنی پەنابەران و تێکچوونی بارودۆخی سووریای ژمارەیەکی زۆر پەنابەر هاتنە لێرکانە، ئەمن ئەو کات بەڕێوەبەری قوتابخانەی دواناوەندی کەورگۆشتی ئێواران بووم. لە پاڵ ئیشە کارەکەی خۆشم بە تەکلیف هاتمە قوتابخانەی کەمپی کەورگۆسک و وەکو خۆبەخش بۆ ئەوەی خزمەتێک بەو خەڵکە بکەین کە لێرکانە لە هاتینە ئێرکانە و لای ئێمەنا. لەو کاتیوە لە 2013ەوە ئەمن لێرکانەمە. ئەو کاتی بینای قوتابخانە بەو شێوەیە نەبوو، لە ناو خێمان قوتابیان دەرسەکانیان دەخوێند و وەزعەکەیان زۆر خراپ بوو لەو کاتی. بەڵام ئیدی بەرەبەرە بە هاوکاری منەظەمات و بە هاوکاری حکوومەت و بە هاوکاری هەموو لایەک وەزعەکە هیدی بوونە خاوەنی قوتابخانە و ئێستا قوتابخانەکەمان کە دەیبینی ژمارەیەکی زۆر قوتابی لە خۆگرتیە و ئەو قوتابخانە ڕۆژانە لەلایەن خزمەتگوزارە خۆبەخشەکان و مامۆستایان خزمەت دەکرێت. لێرە زۆر گرنگی بە ژینگە دەدرێت و پارێزگاری لێ دەکەن. ئەو شوێنە لە چادر و خۆڵ و تۆز بووە بە قوتابخانەیەکی مۆدێرن. لەگەر دەستە مەجموعەک مامۆستایان و لەگەر هەم خزمەتگوزارەکانی قوتابخانە و هەندێک قوتابی بەڕاستی لێژنەیەکمان پێکی نابوو بۆ سەوزکردنی قوتابخانە، بۆ ڕازاندنەوەی قوتابخانە لە چەند لایەکی. بەڕاستی هەم من وەکو خۆم و هەمیش مامۆستایان و قوتابیان وەکو کرێکارێک ڕۆژانە پاشی دەوام کە دەماینەوە زۆر جارەوە بوو هەتا سەعات 9 شەو دەماینەوە لێرکانە وێنەمان دەچێشا لەسەر دیواری قوتابخانە، هەروەها احتیمام و هەروەها چاندنی دار و ئەو سەوزاییەی کە لە قوتابخانە دەیبینین بەڕاستی هەموو ئەوە بەکاری خۆبەخشی کراوە لەگەر هاوکاریکردنی ڕێکخراوەکان، بە تایبەتی ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوی یونیسێف و باقی ئیشەکەیدی هەمووی بەدەستی خۆمان، بەدەستی مامۆستا و بەدەستی قوتابیان و خزمەتگوزارەکان بەدەستی خۆمان وەکو کرێکارێک ڕۆژانە کارمان کردووە.
لێرە دار و درەخت و سەوزایی هاوشێوەی پرۆسەی خوێندن لەلایەن مامۆستا و خزمەتگوزارەکان بارەوەزی گرنگی پێدەدرێت. خزمەت دەکرێت و هەوڵ دەدەن ڕوبەری و سەوزاییە زیاتر بکەن، ئەمەش بەویست و ئیرادە و بازووی خۆیان ئەنجامی دەدەن. ئەو سەوزایی و جوانی و وێنە ڕەنگە و ڕەنگە ماندوێتی و زەحمەتی مامۆستاکانی پێوە دیارە. ئەو کەش و هەوا خۆشەی ناو قوتابخانە دڵ و هەستی منداڵان و قوتابیانی ئەم کەمپە بۆ خۆی دەبات و حەز و ئارەزووی منداڵان بۆ خوێندن و فێربوون زیاتر دەکات. ئەم پەنابەربوون ڕۆژاوا مەدی ئەرکێمەیەگەم خدمەتە ڕا منداڵا بکەن بۆ مستەقبەلی هەوڵدانە بێ. یاری دەدەرم سپاسی حکوومەتە هەرێمی و ڕێکخراوی یونیسێف و دەستگای خوێرخوازی بەرزانی ئاریکار بوون بمەرە مەکاری خوا حتا ژمەهات مەکاری بوون خدمەتە فی مەدرسێ بکەن. لەناوە کەمپەس سێ قوتابخانە بنیات نراون کە پێشتر لە شێوەی چادر و خێمە منداڵان تێیدا فێری خوێندن دەکران. خەلکی ڕۆژاوامە ئەزژی معاون ئیداریمە الڤێدەرێ المەدرسا کەمپی گەورگۆست و ئەمژیت خزمەتە مامۆستا و تەڵەبا دەنە و ئەم دخوازن مەدرسامە پێش بکەوێ بنالیە تعلیمی بە و ئالیە بینایی وا بە هەموو ئەم گەلکی دەستخۆشی مامۆستای خۆشیتکەم ڕاستی. بەشێکی زۆریەوە خزمەت گوزاریانش لەلایەن ڕێکخراوەکان هاوکاری کران. یەکێک لەو دەستگایانش دەستگای خێرخوازی بارزانی بوو کە زۆرترین خزمەتی بەو کەمپە و ئاوارە و پەنابەرانە کرد. دەستگای خێرخوازی بارزانی لە سەرەتایی ئەو شەپۆڵی کە خەڵک ئاوارە بوو بەهۆی ئەو گرژیانە یاخود ئەو شەڕ و ئاژاوی لە ناوچەکەدا هەبوو خاصەتەن لە وڵاتی سووریا. خەڵک ڕووی لە هەرێمی کوردستان کرد کە بە پەناگەیەکی ئارامیان دەزانی بە تایبەتی خوشک و برانمان لە ڕۆژ ئاوای کوردستان کە هاتن بۆ هەرێمی کوردستان کە بە پەناگەیەکی ئارامیان دەزانی. دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتایی ئاوارەبوونی ئەو برا و خوشکانەمان هەڵسا لە کەمپەکان بۆ ئەوەی ئەو منداڵانە بۆ ئەوەی منداڵەکان دوا ڕۆژیان نەفەوتێتن و دوا ڕۆژێکی گەشتیان هەبی هەستا دەستی کرد بە دروستکردنی قوتابخانە و سنتەر. لە چەند کەمپێک قوتابخانەمان دروست کردووە چە لە شاری سلێمانی چە لە کەمپەکانی شاری هەولێر و چ کەمپەکانی دهۆک. دەستگای خێرخوازی بارزانی پاڵپشتێکی تەواوی ئەو قوتابخانانەی کردووە چ لە ڕووی لۆجستیک چ لە ڕووی داراییەوە بۆ دامەزراندنی مامۆستا و بۆ یارمەتیدانی قوتابخانەکان وەکو قڕتاسیە و جانتا و ئەو کەلوپەلانەی کە قوتابخانە چ منداڵ پێویستیتی چ ئەو مامۆستایانە پێویستیتی و بەردەوامیش دەبیتن تا ئێستاش بەردەوامە دەستگای خێرخوازی بارزانی لە پاڵپشتیکردنی ئەو قوتابخانانە لە هەرێمی کوردستان. مامۆستاکان ڕۆژانەوانەی جیاواز بە قوتابیان دەڵێنەوە. بەشێک لەو مامۆستایانە خەڵکی ڕۆژاوای کوردستان و ئاواری زێدی باو و باپیرانیانن. بەشێکیش خەڵکی شاری هەولێرن. لە کامپی گەورەگۆست لە قوتابخانی کامپی گەورەگۆست ئەم ئاریکاریە منداڵا دکن ji bo فترێکە باش دووری تعلیمێک هەتنەم دخوازن و فێر ببن و مستەقبەلی واناکە گەلێکی باش ببێ. دوایەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کەمپانیای دامەزراند و هەوڵیدا تەواوی خزمەتگوزاری تەندروستی و خوێندن و دەیان خزمەتی تر بۆیان دابین کات. خەڵکی ڕۆژئاوای کوردستانم 5 ساڵی من لێ دەرێ دەوام دکم ji bo ئاریکاریکەکەی بدمە طلابە و وەزارۆکە ji bo مستەقبەلێکی باش. لێرە چەندین وانەی تیۆری و تاقیگەی و کردداری بۆ منداڵانە دەوترێتەوە.
کەمپا گەورە گۆسکێمە 4 ساڵە زدم کەتە ساڵا 50 دەستمە سەفێ 4 و 5 و بەرین هادا سەفێ هەشتاونەها ئەس خوازم دەرسێ بدمە زارۆکەش بەر خزمەتێ یعنی خوازم خزمەتاوە بکەمش بەرگ و پەنابەرن. ئەوانە بە یەک دەست زانستگایەکی پێشکەوتویان بنیات ناوە دەیانەوێت داهاتوێکی گەش و پڕ لە زانست بۆ منداڵانە بنیات بنێن. بەڕاستی گرنگێکی زۆری هەیە گوتنەوەی وانەکان یاخود دیراست لە ناو کەمپەکان لەبەرەوەی ئەو منداڵانە دابڕابوون ینی بۆ پێشبەچوونیان پێویست بوو لە کەمپەکان ئەو منداڵانە دانەبڕێن لە خوێندن هەم سنتەری ڕۆشنبیریمان بۆ کردبوونەوە لە هەموو کەمپەکان سنتەری ڕۆشنبیریمانەیە هەم قوتابخانەمان بۆ دەستەبەرکردن. تاقیگەیەکی تا ڕادەیەک پێشکەوت و لێرە دەبیندرێت. ئەو تاقیگە ژوورێکی بۆ منداڵانە دابین کراوە تا تێیدا زانست فێر بن و بەریان پێ بدرێت. ئێمە لە تاقیگەی قوتابخانەکەمان بەڕاستی زۆربەی زۆری ئەو کەلوپەلانەمان هەیە کە تایبەتن بە تاقیگەی ئەو مامۆستایانەی کە دەرسەکانی زانست دەڕێنەوە بە تایبەتی بە پێی بابەتەکەی بە پێی ئەوەی بەکردداری ئەو تاقیکردنەوەی لە پێش قوتابیان دەکەن بۆ ئەوەی لە زەهنی قوتابیان بمێنێتەوە لە بیر نەکەن. لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە توانیمان لە هەموو کەمپەکان قوتابخانیان بۆ بکەینەوە و مامۆستایان بۆ دامەزرێنین بۆ نمونە لە کەمپی کەور و گۆسک کە چەند مامۆستایەک و مامۆستا ڕەوەند کە بەخۆی مامۆستا بوو لە ناو کەور و گۆسک بەڵام خۆبەخشانە 2 ساڵ بەبێ موچە دەرسی بەو منداڵانە گوت و ئەو قوتابیانەی بەرەو پێش بردو جگە لە مامۆستاکان جگە لە هاوکاریکردنی قوتابیەکان دەرزگوتنەوەیان پاڵپشتیش بوون و یارمەتی دەریش بوون لە هاوکاریکردنی ئەو خەڵکانەی کە ڕۆژانە چ پێویستیان بە هاوکاریە چ پێویستیان بە پەناگەیە لەبەر مەسەلەی باران و وەختە ناخۆشەکان ئەو مامۆستایانە کە خەڵکی ناو کەور و گۆسکن کە بە بەردەوامی لەگەڵ ئەو خەڵکە بوون و خزمەتی ئەو خەڵکەیان کرد و تا ئێستاش بەردەوامن ئەوە دەبینن نمونەیان یعنی توانیویانە قوتابخانەیەکی زۆر باش و زۆر پێشکەوت و دروست بکەن لە کەمپی کەور و گۆسک. لێرە جگە لە خوێندن بەشێک لە ڕاهێنەر و مامۆستاکان منداڵان فێری کاری دەستی دەکەن. ئەمن لەو کاتی کە دیم وەزعی پەنابەران و زروفی وانەمان دیت بەڕاستی هەر یەکێک لە لای خۆیەوە کە ئەو وەزعی دەبینی داوی هەرز بە بەرپرسیارەتی بکاتن هەز بە مەسئولیت بکاتن ئەوانە جگە لەوەی کە پەنابەرن و لە دەوڵەتش کە پەنابەر بوونێت جگە لەوەش هەموو خوشک و برای ئێمەنە و کوردن و کوردی بەشێک لە ڕۆژئاوانە بەڕاستی بڕیارمدا کە وەکو خۆبەخشش بیتن لە لێرکوانە لەو قوتابخانەیە بتوانم خزمەتێکی بچووکیش بیتن بە قوتابیەکان بکەم بتوانین لێرکوانە کەمێک لە ناڕەحەتی و کەمێک لەو کارە سات و شتانەی کە بەسەریان هاتیە کەم بکەینەوە بتوانین کە ئەو منداڵانە کە نەوەی دوا ڕۆژی ملەتەکەمان و نەوەی دوا ڕۆژن بتوانن پاشە ڕۆژی باشی و گەشاویان نەبێت. دەست ڕەنگینکردن و فێربوونی کاری جیاوازی دەستی یەکێک لە کۆماندووبوونی ئەو کەسانەیە کە لە ناو چوارچێوەی قوتابخانەیە دەیانەوێت ئەو منداڵانە دروست بکەن و بۆ داهاتووی کوردستان ئامادەیان بکەن. بەڕاستی ئەو مامۆستایانەی کە وانەکان دەڵێنەوە لە پار وانەکانی خۆشیان مامۆستای بەهرەمەندمان زۆر هەیە لە ڕووی کاری دەستی لە ڕووی وێنەکێشان لە ڕووی مۆزیقا ئەوانە پاشی دەوامێ و لەو کاتی دیکە و لە وەختی دیکە خۆبەخشانە هەردەستن بە هاوکاریکردنی قوتابیان بە یارمەتیدانی قوتابیان بەکردنەوەی خول بۆ ئەو جۆرە بابەتانە بۆ وێنەکێشان بۆ میوزیک بۆ کاری دەستی خزمەت دەکەن خزمەت بۆ قوتابیانە دەکەن بۆ ئەوەی بتوانن ئەو قوتابیانە ڕابینن لەسەر چۆنیەتی دروستکردنی ئەو کار و پیشە دەستیانەی کە هەیە و ڕۆژانە لە ناوەمە باو. ئەوانەی کاری دەستی بەڕاستی کاری دەستی دوو جۆری هەیە هەم جۆرەی هەیە کە ئەو بابەتانێک کە لە سوف و ئەو شتانە دروست دەکرێتن
مامۆستامان هەیە دەورەی تایبەت بۆ قوتابیەکان دەکاتەوە بۆ دروستکردنی ئەو شتانەی کە لە سووف و ڕۆژانە بەکاردێنین دروست دەکرێتن، چۆنیەتی دروستکردنی، چۆنیەتی کێشانی نەخش و نیگار بە سووف. هەروەها مامۆستا هەیە بە شێوازی در بە شێوازی وەرەقە و وەرەقەی ملەوەن وەرەقەی ڕەنگاوڕەنگ هەر دەستی بە دروستکردنی شتی نایاب و لە مەرکانە لە گورە لە هەر شتێکی کە بتوانیتن تعبیری خۆی پێ بکات. ئەوانە نەوەی داهاتووی گەلێکی ستەم دیدەن و لێرە دەیانەوێت گەورەیان بکەن و گەشە بکەن. لە ماوەی ئەو 8 ساڵەی کە لێرکوانە کار دەکەم و ماندیبوون و زەحمەتێکی زۆر ماندیتیە، بەس بەڕاستی کە دەبینین بەرەو پێشچوونی قوتابیەکان و قوتابخانەکەمان و کە دەبینین ئەوانە ڕۆڵەی خۆمانن لێرکوانە میوانن لە لای ئێمە، بەڕاستی ماندیبوون و ئەوەکە دی لە لای ما نامینێتن، هەست بە ماندیبوون ناکەی کاتێک کە دەبینی شتەکت کردیە. لەبەرەوەی ئەساسەن ئەمە لێرکوانەینە لۆ خزمەت بەو خەڵکەی بکەین، خزمەت بەو منداڵانە بکەین لە لێرکوانە. بەڕاستی هەر کاتێک خزمەتی زیاترمان کردبی بەڕاستی دڵمان خۆشتر بوو، هەر کاتە خزمەتی زیاترمان کردیە ماندیبوونمان نەمایە، هەستمان بە ماندیبوون نەکردیە. کامپی گەورە گۆست دژیم مامۆستەمە لە کامپێ مامۆستەمە و ئەز ئالیکاریە طلاباتکم کاری دەستی فێر دکم و ئەس خوازم یعنی هەر طلابێمە پێشکەون و هەر طلابێمە زانبن ji ber مستقبلê wan eftişt û karê destî gelekî baş ji insan re yani her yek mezin dibe karê dest pêr mezin dibe tiştekî gelekî ciwan dibe û wek bê qedîm tişkî tarîxî tişkî ev hay. ئەو مامۆستایانە بەڕاستی دەورێکی زۆر باشیان هەبووە هەر لەگەر دەستپێکردنی دەوام لەگەر بیدایەتی دروستبوونی کەمپەکەی زۆر لە مامۆستایەکان کە ئەو کات بە تەکلیف ئەوانمان بانکردە ئێرکوانە بەڕاستی وەکو خۆبەخش هاتن دەوامیان کرد و پاشانیش پاشی ساڵێکی ئەو کات منەزەمەکان هەندێک هاوکاری بە شێوەی هاوکاری مامۆستایەکانیان دەکرد، هاوکاریەکی مادی. هەتا ئێستاش مامۆستایەکان بەردەوام بەڕاستی لە هەموو بارودۆخ و زروفەکانی کە بەسەریان داهاتیە و لە کەمی موچەبی لە پێنەدانبی لە کەمی ئەو دەرماڵەیەوی کە مامۆستایان وەریدەگرن خۆبەخشەکان وەریان دەگرت بەڕاستی درێخیان نەکردیە. هەردەم هەدەفی وان و ئەوەل و ئاخیری وان پەروەردەکردنی ئەو منداڵانە بووە بۆ ئەوەی دوا ڕۆژێکی باشیان هەبیت. درسات دنج بو خاطري درس طلابة نتشن يعني وجبو عيشة تامجي دنا درس دنا طلابة جبو درس منهج الوانتشي يعني أفشان صار الفيدي بنابر بون قالك درس جواتشون نهام درسات دنا دقنا درسي واصل جواتشي درس الوانتشي بەڕاستی یعنی ئەو شتێکەوە پێ معجزی بووم زۆر لێرکوانە دڵسۆزی مامۆستایەکان و هەروها قوتابیەکان و خەڵکی کەمپەکەش بەڕاستی ڕۆلی بەرچاویان هەبوو لە خزمەتکردنی قوتابخانە لە پێداویستیەکان لە هەر لایەنێک کە قوتابخانە پێویستی بەوان هەبایە بە یارمەتیوان هەبایە بەڕاستی ڕۆل و شتیوان زۆر بە دڵسۆزانە زۆر پێ معجزی بووم. بەڕاستی یەک هەست بەوەی دەکاتن ئەو زۆرە ئیشانە تەشجیع بی ئەو زۆرە ئیشانە وا لێ بکاتن کە ئیشی زیاتر بکەی لە ئەو کۆمەلگایە ئیشی خزمەتی زیاتر پێشکەش بەوام بکەی. ئیدی مامۆستا و ڕانەرەکان لێرە لە ماوەی چەند ساڵی سەرەتا دەستیان بەوانەوتنەوە بە خۆبەخشی کرد. ئەوان وانە و پرۆگرامی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردە پرۆگرام. لێرە منداڵان فێری خوێندن کران.
خەڵکی ڕۆژاوامە سپاسی مامۆساراوەند و مامۆستا مەزهەر دەکەم ئەوەیە ڕێبەرەی مەبوون لێ مەدرسێ و هەموو مامۆستایە ئەم دخوازن خزمەتاوی وڵاتی مەکرد انشاء الله منە پۆشمانن بەڕاستی سپاسی لە هەرێمێژی دکن گەلێکی ماراچێک بوون و دەستگای بەرزانیژی. دوازارچاردە پەیوەندی کرد بە ئیدارەی کەمپلۆ گوتنەوەی وانەی کوردی لەگەڵ ئەوی مامۆستا ئەو مەدرسێکە قوتابخانەی کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوان منهەجەکە پرۆگرامی خوێندنیان پرۆگرامی عەرەبیە بەڵام لەگەڵ ئەوەی لە سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانە داواکراوە لەلایەن وەزارەتی پەروەردە کە دەرسی کوردی وەکو دەرسێکی سەرەکی لە قوتابخانەکە بخوێندرێت. ئامانجبانێکواندا خزمەتکردنی ئەو قوتابیانن کە لە کوردانی ڕۆژئاوا هاتوونە بۆ وڵاتەکەماندا خزمەتکردن بۆ ئەوی ئایندێکی ڕۆشندا چاوەڕێیان دەکاتن و ئینشاءڵڵا بگەڕن وڵاتی خۆیاندا بە شادەی بەرز و بڕوانامەی بەرز و خزمەتکردن لە وڵاتەکەی خۆیان. ساڵە 2013 حتان هاز مامۆستا مەلکەم گەورەگۆسکی پرتوخانە لەوێ دبستانێکی هەیە و وەکی دی پرتوخانامیش دەرێژی هەیە ئەز ئارکاریا قوتابیا دکم چ پرتوکن هەبن دوارێ سرنجێ ئەخلاقا چشن باش ددمەوە تایبەتی بچووکێ ددمەوە سوودێ لە ژێ وەردەگرن و خۆ پێش دەخن. سپاس بۆ مامۆستا کە ئێمە فێری خوێندن دەکات سپاس بۆ حکومەت سپاس بۆ کەوەی هاوکاریمان دەکات. مامۆستا ڕۆناهیە قوتابخانە مالامەیە دووە ژیان بێ خوێندن نابێ. ئەو قوتابخانەیە لە خێوەتگەوە بۆ سێ قوتابخانەی پێشکەوتوو بە هیمەتی ئەو مامۆستایانە گەشەی کرد. پێشتر گەرمای هاوین و سەرمای زستان هەموو منداڵانی ئازار دەدا. ئەوان ماندوو دەبوون. چێژیان لەوانە و کەش و هەوای خوێندنگاکە دەبینی. لە ڕووی موزیک ئێمە طبعاً ئالاتی میوزیکمان هەیە مامۆستای تایبەت بە میوزیکمان هەیە ئەو مامۆستایە بێزگە لە ئەرچخۆی کە دەرسی میوزیکە هەر دەستێت بەکردنەوەی خول بۆ قوتابیان بۆ فێربوونی ئالەتەکان بۆ فێربوونی ئۆرگە کەمانە ئەو ئالەتانەی کە هەنە لە مۆزیقای بەڕاستی هاوکاری قوتابیەکان دەکاتن لەولایەن. بە هەوڵ و هیمەتی حکوومەتی هەرێم و دەستگای خێرخوازی بارزانی و مامۆستایانە دوای 7 ساڵ ئەو هەموو ئازار و زەحمەتیانیان نهێشت و کۆمەڵگەیەکی پێشکەوتوی پەروەردە و فێرکردنیان لەناو کەمپی کەورگۆز دامەزراند و بنیادنا. ئەمڕۆ نزیکەی 2000 قوتابی تێیدا پەروەردە دەکرێن و فێر دەکرێن. ئێمە پشتگیری تەواوی ئەو مامۆستا و ئەو خۆبەخشانە دەکەین ئەو خزمەت گوزارانە دەکەین کە بەڕاستی ڕۆڵێکی تەواویان بینیوە لە پێگەیاندنی ئەو قوتابیانە کە ڕۆژانە لە سەرتاوە بەهۆی دەرزگوتنەوە بەهۆی یا خزمەت گوزارەکان بەهۆی خزمەتکردنی ئەو منداڵانە ئێمە بەڕاستی سوپاسی ئەو مامۆستا و خزمەت گوزارانە دەکەین کە توانیویانە تا ئێستا پەرە بە خوێندن بدەن لە ناو کەمپەکان و نیان هێشتیە دەقەیەکیش ڕابوەستیتن کە لە بیدایەتەوە تا ئێستاکە ڕۆڵێکی تەواوی ئەو مامۆستایانە بەرز دەنرخێنین و پاڵپشتیشیان دەکەین زۆر سوپاسیشیان دەکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لەلایەن کوردستان 24ەوە کە پێشکەشی ستاف و کارژێڕانی قوتابخانەی بنەڕەتی کەمپی کەورگۆسک دەکرێت بە بۆنەی ئەو
خزمەتەی کە خزمەتی مناڵانی پەنابەریان کردووە لە سەرەتای دروستبوونی ئەو کەمپەوە تا ئێستا بەبێ و چان بە شەو و ڕۆژ لە خزمەتی خەڵک و لە خزمەتی ئەو منداڵانەدا بوونە ئەوەش پێشکەش و فەرق.